پاژەوەی کە ئێران هێرشێکی موشەکی و درۆنی کردە سەر هەرێمی کوردستان و لەمەشدا کۆمەڵێک شەهید و برینداری زۆری لێکەوتەوە دەمانەوێت بزانین هەڵوێستی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە پەنابەران کە لەو هێرشانەدا زۆربەیان شەهید و بریندار بوون چییە؟ میوانێکمان لەگەڵدایە میوانەکەمان زۆر بەڕێز شەزا شەکفی بەرپرسی پەیوەندیەکانی ئاژانسی پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. خات و شەزا شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. هەڵوێستی ڕێکخراوی پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە هێرشەکانی ئێران بۆ سەرکەمپی پەنابەران لە کۆیە چییە؟ بەڵێ ئاژانسی پەنابەران لە نەتەوە یەکگرتووەکان زۆر نیگەرانە لە هێرشەکانی ئێران بۆ سەر کەمپی پەنابەران لە کۆیە، هەروەها ڕایدەگەێنین کە خەم و پەژاری زۆرمان هەیە هاوخەمی خانەوادەی قوربانیەکانین. زۆر باشە خات و شەزا، ئێوە جگەل لە ئاژانسی هەواڵەکان ئێوە خۆکو خۆتان وەکو ڕێکخراوی پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان هیچ ژمارەیەکی دیاریکراوتان سەبارەت بە قوربانیانی هێرشەکە ئێران لەلایە؟ هەرێمی کوردستان و حکوومەتی کوردستان هاوکاری ئەوانە دەکات کە کاریگەر بوون و بوونە قوربانی لەو هێرشەدا لە کەمپی کۆیە، لە کەم پەنابەرانی کوێیە کە بەڕاستی بووەتەوە هۆی 9 کەس کوژراون و هەروەها چەندین کەسی دیکەش بریندار بوون بەپێی ئەو زانیاریانە کە لەلای ئێمەدا هەن. زۆر باشە خات و شەزا، زۆرێک لە دانیشتوانی کەمپەکان وەکو پەنابەر تۆمار کراون ئەوانەی کە بوونەتە قوربانی. دەمەوێت بزانم هەڵوێستی ڕێکخراوی پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بەوانە چییە؟ ئەوانە تۆمار کراون وەکو پەنابەر؟ ئێمە زۆر تووشی شۆکێکی زۆر گەورە بووین کە هێرشەکە بۆ کاریگەری لەسەر خەڵکی پەنابەر هەبوو و خراوەتە سەرکەمپی پەنابەران کە بەشێکی زۆر لەوانە قوتابین لە قوتابخانەکان و خەڵکی سڤیل بوونەتە قوربانی و لە زۆربەی هێرشەکاندا خەڵکی سڤیل بۆتە قوربانی و لە ناویشیاندا خەڵکی پەنابەر. باشە خات و شەزا، ئێوە وەکو ڕێکخراوی پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان بە چ شێوازێک دەتانەوێت هاوکاری ئەو پەنابەرانە بکەن؟ ڕێکخراوی پەنابەرانی بەسەر بە نەتەوە یەکگرتووە کان لەگەڵ کاربەدەستان قسەی کردووە بۆ ئەوەی هاوکاری و کەسانە بکە کە کاریگەر بوونە بە و یاخود زەرانمەند بووینە بۆ ئەو هێرشانە و هەروەها هاوبەشەکانمان لە مەیدانی هاوکاریەکاندا هاوکاری ئەو خێزانانە دەکەن کە کاریگەر بوونە بە تایبەتی ئەو منداڵانەی کە بەرهێرشەکە کەوتونەوە. هەروەها ڕێکخراوی پەنابەری سەر بە نەتەوە یەکگرتووەکان پەیوەندی بە خۆبەخشان کردو بۆی هاوکار بن لەم هاوکاریکردنەوە، هەروەها هاوکاری دەرونی پێشکەش بۆ خەڵکانە دەکرێت. هەروەها سوپاسی ئەو کەسانە دەکەین کە وەکو خۆبەخش هاوکار بووینە و سەرڕای ئەو بارودۆخە سەختەی کە هەیە. زۆر باشە خات و شەزا، ئێوە هیچ جۆرە هەماهەنگیەکتان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە وەکو ڕێکخراوی پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت با ئەم هێرش و پەلامارەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان؟ بە وەڵامدانەوەی قەیرانی مرۆیی و بە تایبەتی ئەو خێزانانەی کە کاریگەر بوونە بۆ هێرشانەکە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری خانەوادەکان دەکات بێکومان ڕێکخراوی پەنابەرانیش لە گفتوگۆدا لەبارەی ئەوەی کە چۆن کاردانەوەمانە بچۆن هاوکاری و خێزانانە بکەین کە زەرمەند بووینە لەو هێرشانە. وەکو باسم کردێمە کاردانەوەکان لە دوێنێەوە دەستیان پێکردو لەگەڵ حکوومەتی هەرێم لە مانگیدان بۆ هاوکاریکردنی خانەوادەکان. زۆر باشە جگە لە یارمەتیدانی پەنابەران ئەوانەی کە بوونەتە قوربانی ئەم هێرش و پەلاماری کۆماری ئیسلامی ئێران بۆ سەرکەمپی پەنابەران لە هەرێمی کوردستان
بە چ شێوازێکی تر ئێوە وەکو ڕێکخراوێکی گرنگی نەتەوە یەکگرتوەکان دەتانەوێت هاوکاری ئەو پەنابەرانە بکەن؟ بێگومان سەرڕای ئەو هێرشانێک کراون سەرۆکە ئەگەر بەتەواوی لە پرسیارەکە تێگەیشتە بم ڕێکخراوی پەنابەرانی نەتەوە یەکگرتووەکان لە هەکو هەر شوێنێکتر لە هەر جیهانە هاوکاری و یاخود پاراستنی ئەو خێزانانە دەکاتن کە لە هێرشەکاندا کاریگەر دەبن و یاخود بڵێن دەبنە قوربانی لە هەر شوێنێکە وڵاتە بن و وارووا لە هەرێمی کوردستانیش لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکخراوی پەنابەری سەربەنەتەوە یەکگرتووەکان لە دیالۆگدا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هاوکاری خێزانی زەرمەندەکان بکات و لە زۆربەی بوارەکان ئێمە هاوکاری حکوومەتی هەرێممان کردووە لە ڕوبەڕووبوونەوەی زستانی قورس و کاریگەر وەروەها پێشکەشکردنی هاوکاری لە بواری پەروەردەی و لە زۆربەی سێکتەرەکانی دیکە هەروەها لە بواری دابینکردنی با بڵێن پەناگە بۆ پەنابەران و تۆمارکردنی ناویان ئەو کەسانێکە وەکو پەنابەر دێنە حکوومەتی هەرێمی کوردستان و لە ناویشیاندا ئەو پەنابەرە ئێرانیانەیە کە دێنە هەرێمی کوردستان ئێمە ناویان تۆمار دەکەین و دۆکیمنت پێویستیان بۆ دابین دەکەین لە هەرێمی کوردستانی عێراق. زۆر باشە، زۆر بەڕێز خاتوو شەزا شەکفی بەرپرسی پەیوەندیەکانی ئاژانسی پەنابەرانی نەتەوە یەکگرتوەکان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆ ئێوە، شەوتان باش.